لەم بەشەی بەرنامەکە ئەچینە خزمەتی میوانەکانمان سەرەتا چینە لای چنارخان فەرموو چنارخان. سەرەتا دەستخۆشیتان لێکم کاک دکتۆرگیان بۆم بەرنمەیە پرسیارێکم هەیە کاک دکتۆرگیان بێ زەحمەت ئایا تۆڵەسەنەوە هەر لە ناو مرۆڤ هەیە یاخود لە ناو ئاژەڵشە هەیە تۆڵەسەنەوە؟ پرسیارێکی جوانە دەست خۆش بێ وڵاهی ئەوە تەمەەن پێویستی بە توێژینەوە شتی وا هەیە بەڵام من چەند نمونەیەک ئەزانم کە خوێنومەتەوانێ تەسەور ناکەم تۆڵەسەنەوە لە ناو ئاژەڵا هەبێت بۆ لەبەرەوەی مرۆڤ هەر کۆمەڵێک خاصیت و سیفاتی هەیە لە ژینگەوە وەریەکدێ مەسەنی کێ لەوانە تۆڵەسەنەوەی جنا کە ئینسانیەتە دنیاوە تۆڵەسەنەوە نازانێ بەس لە ئەنجامی پەروەردەی سەقەت و لە ئەنجامی بیرکردنەوەی غەڵەت و لە ئەنجامی زوڵم و ستەمی چوار دەورەکە تۆڵەسەنەوە هەستەکەم زیاتر لە ناو مرۆڤ هەیە ئەوەی ئاژەڵ ئەیبا بەڕێوە غەریزەیە یعنی عقلی نییە بیری لێ بکاتەوانێ بڵێ ئەمە وای لێ کردوم ئەمە وای لێ کردوم هەر غەریزە بەرمەجە کراوەنی خی گەورە بەرمەجەی کردووە گورگ ئەم ڕفتارە ناکە ئیتر نەوە لە دوای نەوە هەموو گورگەکان هەروە ئەکەن ینی ئەوە نییە بڵێن جیلی دووەمی گورگەکان شتێکی تر کا فێر ببێن هەر ئەوەی هەر بەرمەجە کراوە و وەکو کۆمپیوتەر چۆن بەرمەجەیەکەی بە دوای یەکەم خەتەواتانە ئەکەمەیەکە دووەم هاتوون دیڕاستیان کردووە سەیریان کردووە تەسەور کە ئاژەڵ کامێڵی زۆر دڕندەیە زۆر لە ئینسان باشترە تۆ باسی گورگ ناکەی بڵین پڵنگ ناکەی شێر ناکەی شێر ناڵم لەگەڵ مەڕان چونکە و مەعیشەتەکەیت یا بێ شتێ بخوا وڵا هەر شێرێ ڕۆژانە بەشە گۆشتی خۆی بەرێ هەر نایەتە دەرەوە پەلامای گورگیش نایەتە دەرەوە بەڵامی تر خۆ بێ بژێ خی گەورە دروستی کردو بێچوو هەیە هەرە بێ بە دوای مەڕوو بە دوای ئاژەڵێک و شتێکا بگەڕێ باڵندەیەکا بگەڕێ بەڵام هاتوون توێژینان کردو لەسەر چی لەسەر هەمان توخمی خۆی بۆ نمونە گورگ لەگەڵ گورگە نەک گورگ لەگەڵ مەڕە شێر لەگەڵ شێرە پڵنگ لەگەڵ پڵنگە کاتێ شێری لەگەڵ شێرێکا شەڕەکە هاتوو متابعەیان کردووە لەو شاخ و دەشت و دەرێوە نیە ئەفلامی لەسەر ئاژەڵ و حیواناتەیە تەسویریان کردوون یان لە حەدیقە حیوانەتە کاتێ شێرە لەگەڵ شێرەکە شەڕەکە پڵنگێ لەگەڵ پڵنگێکە شەڕەکە کاتێ شێرەکەی تر ئەبەزێت ئەڕوات شێرەکەی تر دوای ناکەوێ بە دوای تۆڵەسەنەوە ئینتیقاما بگەڕێت و بڵێ نامن ئیلا بێبی کوژم لە توپەتی بکەم شەڕەکە کۆتاییە بەڵام تەنیا لە ناو مرۆڤ هەیە بەداخەوە کە تۆوی شەڕەکەی سەوز بوو لە ئاژەڵ خراپترە بێ ئەوەیە کە تۆ لە شەڕا بەدی لەیگرێ تەسلیمە بێ کەچی لە توپەتێکە تێزابی پیاکە هاان لە ناو بووەڵێ ژنێکە لەگەڵ زەلامێکا مێردەکەی خۆوالێ کردو لە توپەتی کرد خۆ ڕۆژانەی بینین ئەمە لە ناو ئاژەڵان نییە با بڵێن لەبەر ڕۆشنایی ئەمە ئەگەر بێت و بیری لێ بکەیتەوە بڕوە ناکەم لە ناو ئاژەڵە تۆڵەسەنەوە هەبێت لە ناو بەس مرۆڤەکانە هەیە بەداخەوە یعنی مرۆڤەگە تۆوی شەڕەکەی سەوز بێت چکە ئێمەی مرۆڤ تۆی خێر و شەڕ ناخمانە هەیە ئیتر ئەو ژینگەی تیاژی ئەو پەروەردەی ئەکرێ ئەو بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی کە تیاژی بیرکردنەوەی ئینسان و فەلسەفەکەی وای لێکا بێ بە گورگ یا بێ بە مەلایکەت چکە ئێمە کەینە دنیاوە مرۆڤین لە بینی هەردوو جان بکەین خێر و شەڕ تۆوی خێر و شەڕیشمان هەیە ئیتر ژینگەکە و چواردەورەکە و کوتە بیرکردنەوەکە مامان لێکە ئایا دوای شەڕەکە بکەوین تۆوی شەڕەکە بەداخەوە ئەمەی ئەم بەڕێزە کاک عەبدوڕەحمان ینی تۆوی شەڕەکە وە زیاتر زاڵە بیرکردنەوەی شەڕەکە زیاتر زاڵە لە لای نەک لێبوردەیەکە زۆر سپاس ئەچینە لای کاکە کازۆ کاکازۆ جان فەرموو پێشەکی دەستخۆشی بەرنامەکە و لێکم کاڵا پرسیارەکەی من ئەوەیە دایک و باوکە چی بکەن بە ئەوەی کە منداڵەکان لێبوردە بوون هەوڵبن بە ڕێگەی گفتوگۆ کێشەکانیان چارەسەرکەن نەک بە تۆڵەسەنەوە زۆر سپاس وەڵا ئێستا کازۆجان لە زۆر وڵاتی دنیا شتێکەیە ئێستا لقێکی نوێ لە دەروونزانی پێڵێن دەروونزانی ئەرێنی علمی نەفس الئیجابی مەسەن پۆزیتیڤ سایکۆلۆجی ئێستا ئەو دەروونزانەکان خاستان زانایەکە بە ناوی سلیگمان هەتا ئێستا ماوە دەروونزانیش ئەمریکیە ئەڵێ ئێمە با نین لە خاڵە لاوازەکانی ئینسانەوە دەست پێ بکەین ڕق و کینە و تۆڵەسەنەوە و نەخۆشیە دەرونیەکان و هەڵچوون و شەرم و نادە ئەڵێ وەرە با لە خاڵە بەهێزەکانەوە ینی لە جیاتی ئەوی مناڵەکانمان فێرکەین تەبەن ئەمە کاڵی مناڵەکانمان فێرکەین ئەبێ هەموو کۆمەلگا خێزان وابێ خۆ نابێ مناڵەکەی من و تۆ بەس لێبوردە بێ بەڵام چواردەورەکەم هەموو ئینتیقام کاتەوە یکواتێ ما فەوتێن لەو کاتەیە
ئێمە باسی ئینسانەکەین باسی کۆمەلگاکەین باسی من خێزانەکان ئەگەر هەر یەکێ لە ئێمە من و تۆ هەموو ئەو بینەروی سەرانە هەر لە مناڵی و مناڵەکانمان فێرکەین کە مناڵی دراوسێ لێ ئەیە بڵێ تۆڵی خۆمەکەرەوانێ با قسە لەگەڵ باوکی بکەین لە قسە دایکی بکەین با مناڵەکە بانکەین داوای لێبوردن کە پەشیمان بێتەوە بەم شێوەی ئێمە ئەتوانین وردە وردە لە ڕێگەی پەروەردەوە اینجا هەمانش دەبێت لە باخچەی ساوایان اینجا هەمانش لە قوتابخانەی بنەڕەتەکان بێ ئەگەر بەم شێوە مناڵەکانمان فێر کرد لە جیاتی مناڵی پاشخولێکی لێ دەوچێ پاشخولێکی لێ بگرێتەوە ئەو تفێکی لێکاویش تفێکی لێ بکاتەوە ئەو شەقی تێڵاجێ شەقی لەگە پێ بڵێن کاکە نەیزانی وەرە داوای لێبوردنی لێ بکەمیش گەدنی ئازاکات ئەگەر هەمومان وامانکەیت شەڕ لە کوێیەت خۆی بەکەینە دنیا و گورگرین بەڵام کێشەکە لە چی هەیە کێشەکە لە ئێمە خێزانە لە ئێمە قوتابخانە خوێندنگاکانە هەیە کە مناڵەکەی من لێ ئەیەن منیش دەڵم بڕۆ خۆ تۆ زەعیفەنی بۆ ئەگری بڕۆ تۆڵی خۆکەرەوە شەقی تێڵای دوی تێ هەڵەرە ئەمە کێشەکانە